15 هاوڵاتی موسڵمان هەزاران جوولەکەیان لە ڕووداوی هۆڵۆکۆست ڕزگار کرد. تەنانەت لە کاتە تاریکەکانیشدا چەندین پاڵەوان هەیە. ئەمە پەیامی گروپێکی خۆبەخشی جیهانیە کە لە ڕۆژی یادکردنەوەی هۆڵۆکۆستدا بە جیهانیان گەیاند. گروپەکە پێشانگایەکیان لە نیویۆرک کردەوە و وێنە و چیرۆکی 15 موسڵمانیان خستە ڕوو کە ژیانی خۆیان خستۆتە مەترسی بۆ ڕزگارکردنی ژیانی هەزاران جوولەکە لە کاتی جەنگی جیهانی دووەمدا. هەرچەندەوە دەردەکەوێت موسڵمان و جوولەکە دژ بە یەک بن یان دوژمنداریان لەگەڵ یەک هەبێت، بەڵام ئەم چیرۆکە دیوێکی تر دەڵێت کە کاتێک مرۆڤەکان پشتیوانی یەکتر دەکەن ئەتوانن چۆن گۆڕانکاری و مێژوویەکی گەورە دروست بکەن. خالید عەبدولوەهاب ئەو موسڵمانە بوو 24 خێزانی جوولەکەی لە تونس داڵدەدا و ڕزگاری کردن. عەبدولحسێن بەرواری دیبلۆماتکارێکی ئێرانی بوو بە هەزاران پاسپۆرتی بۆ جوولەکەکانی ژێردەسەڵاتی نازیەکان دەرهێنا تاوەکو ژیانیان ڕزگار بکات. هەروەها پێڵکوس خێزانێکی موسڵمانی ئەلبانی بوون، توانیان خێزانێکی جوولەکە بە ناوی جۆهانە نیومان لە ماڵی خۆیاندا بشارنەوە ڕزگاریان بکەن. جۆهانە نیومان ئێستا تەمەنی 86 ساڵە، دەڵێ ئەگەر ئاشکرا بووینەوە ئێمە و خێزانەکەی پێڵکوسیش لە ناو ئەچوین، بەڵام هاوکاریان کردین و بۆ پاراستنی ئێمە ژیانی خۆیان خستە مەترسیەوە. نیومان دەڵێ ئەوەی ئەو خێزانە کردیان وڵاتانی ئەوروپانەیان کرد. مێهناز ئەفریدی پسپۆڕی بواری ئیسلام و هۆڵۆکۆست دەڵێت ئەم چیرۆکانە زۆر گرنگ و کاریگەرن، لێوێکی تری مرۆڤایەتیمان پیشان دەدەن کە تەنانەت لە کاتی ڕووداوێکی وەک هۆڵۆکۆستیشدا چیرۆک و ئەزمون و مێژوویەکی جیاوازتر دەنووسنەوە. دانیل لۆرنس کە بەڕێوبەری ڕێکخراوەکەی دەڵێت ئەگەر سیر بکەی لەم ڕۆژدا ڕق و چینە زۆر بەرزە، بەڵام ئێمە دەمانەوێت خەڵک پێکەوە کار بکەن دژی نادادگەری. پرۆفیسۆر فارادی باس لەوە دەکات لە ئەمریکا ژینگەیەک دروست بووە بۆ ڕقلێبوونەوە لە موسڵمانەکانی ئەو وڵاتە و لە زیادبوونیشدایە. ئەمەش دوای ئەوە هات کە دۆناڵد ترامپ لە ماوەی کەمپینەکەیدا بەڵێنی دا کە فیزە بۆ وڵاتانی موسڵمانان ڕابگرێت و تەنانەت پلانی ئەوەی هەیە کە ڕێگری لە چەندین وڵاتی تری موسڵمان بکات کە بێنە ناو ئەمریکاوە. بە پێی راپۆرتێکی FBI ڕق بۆ موسڵمانەکان بە ڕێژەی 167 زیادی کردووە. بۆ نمونە لە ساڵی 2014 بۆ 2015 156 حاڵەت بووە، لە ئێستادا ڕێژەکە زیادی کردووە بۆ 257 حاڵەت. چیرۆکی ئەو 15 موسڵمانە ئەوە دەگەیەنێت هاوڵاتیان دەتوانن پێکەوە کار بکەن و یەکتر بپارێزن بە دەر لە ناسنامەی دینی و مەزهەبی، تەنانەت لە دۆخە زۆر قورس و جەنگەکانیشدا لە بری ڕق و شەڕ ببنە قەڵایەک بۆ پشتیوانی یەکتری.